فقرەی ئەم چاپتەری سێ بەقوەتە، یعنی شتێکی زۆر مادی و واقعیە، یعنی کە هێناوێتەوە. یەکێک لە نقطە خاڵە هەلە سەرێکێک جەوهەریەکانی ئەوەیە کە ئەڵێ یعنی ئەوەی کە کرێکار یعنی ئەتڵازاتی مقاومەی دەستە جەمعی ناکە و بڵێن دایمە خەریکی بڵێن کە ینی ئەکتیڤ نییە بۆ گۆڕینی سیستمەکە، ئەمە معنای ئەوە نییە کە ئایدۆلۆژی بورژوازی قبول کردووە. بەحثەکە ئەوە نییە، اینجا ئەوەی زۆر دروستە، ئەوەی زۆر دروستەکە، یعنی ئەوە نییە کە کرێکار خۆی قەناعەتی هەبێ ئەم سیستمە تەواوە و ئەم ئایدۆلۆژیانەی کە ئەم باسیەکە ئەمەم ینی قەناعەتی پێێتی. اینجا لێرە تەمان بێمە سبینە ینی وەختێکی کە بڵێن حەلەقەی دووهەمی باسیەوە بکەین، ینی باشە ئێمە کە ئەم کەچیبەر باسیێواکە کە ینی مەسەلەکە ڕازیبوون نییە بە سیستمەکە، بەڵکو ینی میسالێک گێنێتەوەی مارکس ئەڵێ ئەهێنێتەوە کە ئەڵێ ینی زەختی ممیلی ئابوووریە کەوایلەیەکە ئەو لە ناو سیستمەکە بمێنێتەوە بەنسبە کرێکارەوە، ینی عاملە اقتصادیەکەیە کەوایلەیەکە سیستمەکە إلى حد ما قبولکە، بە معنای قبولکردن نا ڕازی بێ پێی. بەڵام ئەوە نییە کە بڵێن ئەمە ئەفکاری ئایدۆلۆژی برجوازی و سیستمی سەرمایه‌داری و ئایدۆلۆژیەکەی ئەو هاتبێ ئەمەی پێ قبول کردبێ. یعنی اینجا لێرە مەسلەی گێتە ئاراوە، باشە ئەوانەی کە مثلا تحت تأثیری هێژمۆنی ئایدۆلۆژی قەومین یان دینین یان طائفین یان مەسەبین، ئەمانە چۆن وەکو کرێکارێک کە ئەچێ کارەکات چ کاریگەریەکێ لەسەر مەوزوعی مقاومەی لە بەرامبەر سەرمایە و سەرمایه‌داریە. تەمانەوە میساڵی گێنێتەوە، ئەڵێ تۆ ناتوانێ و پێشووتر لە فەقرەی یەکەمیشە ئەڵێوە نییە بەیانی کەڵچەرەکەی پێبێ لە ئیش داینێ ئێوانە جاریکە بیگەڕێتەوە بیخاتەوە مێشتی، ئەڵە ڕاستەکە ئەوان نییە مەوجودە اینجا تیا هەڵکشانەکەی کە باسماکە هەڵکێشراوە لە هینەکە. ئەمە دایمە هەیە، ئەمە دایمە هەیە، یعنی فکری ئایدۆلۆژی قەومی هەیە، ئایدۆلۆژی تایفی هەیە، خودی کەڵچەری عامی مەوروز لە ناو کۆمەڵگەکە، ئەمانە هەمووی لە دەوروبەری هەم کارگەر و هەم سەرمایه‌دار، یعنی کاچنام عیلاقەوە. بەڵام ئەوەی کە عاملی ئەساسیە، عاملی ئەساسی ئەو ضرورەتە اقتصادیە کەوای لەیەکە ئەم دوو بەشە بەیەکەوە یعنی هین بکەن، یعنی وەکو چۆن بڵێ بیساچێنن، بیساچێنەوە وەساکە بڕوا. تۆ قسەکانێکم منەوانە تکرار ناکەمەوە لەسەرەوەی کە یعنی سیدەکان لە ئاخر تەحلیلا بەنسبە کارگەرەوە کە ئەگەر مقاومەیەکی فەردی بکە خۆی وەسی خۆی ئیسلاحکار ناو سیستمەکەیە، ئەمەی باشترە لەوەی کە بچێ مقاومەیەکی جەماعی بکە لە زوڵفێکا کە سەختە، کە عملی نەقابی سزای بەدواوەیە، کار لە دەست دانی بەدواوەیە، ینی تێکشکاردنی وەسی ئابووری خۆی بەدواوە، هەموو ئەم عواملانە کە کۆ بێتەوە سێرەکەی فەزلی ئەوەیە کە کارگەر ئەمڕۆ بێدەنگ بێ بوەسێ. بەڵام ئەمە معنای ئەوە نیە ئایدۆلۆژیەتی سیستمەکە و سەرمایه‌داری قبول کردووە، حتا ئەگەر ئایدۆلۆژیەکی کەشی هەبێ کە بڵێن قەومیە هاتبێ ئەمەی تێکەڵ کردێ بەم معنای قبوڵیەکە. من تەسەوڕ ناکەم کە کرێکارێک لە کوردستانە مەسەلەن بۆ میسالێک هێنمەوە، یعنی لە عامیە کاتوێتە بینی عیلاقەی بینی کار و سەرمایە، یعنی هینە قەومەکە تەحدیدی ناکە، عاملی اقتصادی چۆسانەوەی سەرمایه‌دارەکە بۆ کرێکارەکە ئەوە تەحدیدی حاڵەتەکەیەکە. بابڕۆم ئەمڕۆ 16 ساعت کارکەمام نییە، خاوەن کارەکەم کوردە خۆ عەرەب نییە، با بڕۆم 16 ساعت کاری بۆ هیچ ئەو پێویستەکە بیبێ بۆ لای دکتۆر بچێت بۆ خەستەخانە مەسەلەن، یعنی هەیە لەوانەیە فەردی وا دروست بێ، بەڵام ئەمە نمونەی چینی کارگەر نییە لە هیچ وڵاتێکە. ئەمە زۆر مهمە هاوڕێ شەما، من تەسەوڕەکەم بێ ئەم نقطەیە تۆزێ بەشی دووهەمە جدی بچینە سەری. اینجا مەوزوعی ئەم ئیستقلالێتە تەبەقایەتی ئەمە پێویستمانە وەکو استراتیجیەت، یعنی کە چۆن ئەم هینە مەوجودە خوتی سیستمەکە سترەکچەری سیستمەکە ئەم وعی تەبەقایەتیە نەدەرە، ئەم هاوخەباتی چینایەتی نەدەرە، بەڵام زۆرفە خاریجەکەی کە نایڵێ ئەوە بەحسێکی ترە، مشکلەیەکی ترە، وانە ئەوەی کە خۆ ئەویش جوان باسی کردو. اینجا بەڕێی من ئەم باسەی ینی فەصلی سێهەمی زۆر فەصلێکی دروستە و فاکتی زۆر عملی واقعی هێناوەتەوە،
ئەو سنووربەندی کردووە لەگەڵ کاڵچەلیستەکان من حەزم کرد لە بیر نەچێتەوە تۆ ئەو کاڵچەلیستە ئەگەر ئیشارەتێکی پێ بۆی دووسێ دقەش بێ لەسەری بدوێن بۆی زۆر هین نەدەکە چۆن ئەمە هاتوۆتە ئاراوە لە حەفتاکانەوە ئەوانە پێشووتریژان لێ دوای حەبێ عالمی دووهەمەوە مۆسوعی ئەوەی کە نیو لێفت یعنی ئەمەی نیو لێفت ڕیڤیو ئەوانەکە ئەو هینان دەرکردو و ینی تقریبا بە تایبەتی لە هەشتاکانە ئیتر کاڵچەرەلیزم ئەوەی کە بڵێن ئەم نەزەریە مادیەی مارکسیزم وەلا ئەنێت و مۆسوعی تیۆری کاڵچەر و مشکلەکە لە بینای سیاسی سەربەنای سیاسی و ئەوانەیە مۆزوعەکە کەڵچەر و مۆزوعەکە فەرهەنگ و ئەمانە ئەمە بوو بە هین ینی مەقسەد چۆنە ئەو کەڵچەرلیستە ئێمە مەقسەمان ئەوەیە تۆش حەزەکەیتوانی جاتە قسەی لەسەر حتما لەوە لە بەشی دوای ئەمەیە لەسەر لەو کاتەیە کە قسە لەسەر پەیوەندی بین ستراکچەر و هینە بڵین ئاژانسیە لەوێ ورتر قسە لەسەر مۆزوعاکەین باسەکە لێرەیە من ئاوای تێکەم لەم فەسڵە من یەک ملاحەزەی کورت بڵێم لەسەرەوە بچینە سەر فەسڵەکەی دوای ئەم لەم فەسڵیان من وای تێئەگەم یعنی باسەکە لەسەر ئەوەیە ئەگەر تۆ فعالێکی کارگەریت و ئەتەوێ لە دەوروبەری خۆتە یاخۆ لەو جێگایە کە کارگەر لە دەوری تۆیەوە ناڕازیە ڕێکیان خەی ڕێکخراویان کە من ینی تا ئەم ئاستە میکرۆیە دێمە خوارەوە من ئاوای تێگەم پێویستت بەوەیە وەسائلێک بەکاربێنی ڕێگایەک بدۆزیتەوە کە کارگەری پەنادەستت قانعکەی قەناعەت بکە وەکو کەسێکی عاقڵ کە هوشیارە مناڵی هەیە بێ بە خێوی کە کرێخانووی هەیە بێ بیە ئەگەر مەسەرەن لە ئەوروپایە مەسەرەن ماڵانەکەی هینەکەی نەیە باقی نەیەتەوە ئەوانە ڕەنگە دەری کەم بکێتە سەر جادە ببێتە کەسێکی بێخانوو بێخانەولانە ئەم کەسە ئاوایە ئەم کەسە قانع بکەیت بەو ڕێگا و شوێنانی کە داێنێ ئەگەر بێت دەست بداتە دەستی تۆ و خەباتێکی پێکەوەی بکەیت سەرکەوتن لانی کەم لە 150 زیاتر مسۆگەرە ناتوانی بەپێی ئەمە قسە بکەیت کە من پامڕۆم ئەم کارگەرە ئەمەی کە لە پەنادەستمە فێری کەم کە خەباتی چینایەتی زۆر زۆر مهمە کە ئێمە ئەکتەرێکی مێژوین هاتووینەتە سەر شانووی مێژوو بۆی کوا کۆمەلگار ڕزگارکەین و بە شەریەت لە چەسانەوە ڕزگارکەین دابنیشی مەسەرەن تێکستی مەحفوظاتی مارکسیستی فێرکەیتوانە پێ دوابێ ئاوا ڕێگی ڕێکخراوبوون و دروستکردنی ڕێکخراوی کارگەریە ڕێک بە پێچەوانەوە وەکو ڕابەرێکی کارگەری ئەرچی ڕابەری کارگەری ئەوەیە کە قسە لەسەر ئەوە بکە کە چۆنی فەزایەک دروستەکە کە ئەو ڕیسکانەی کە کارگەر تەحملێکە لە خەباتی پێکەوەیە کەمتر بێ لەو دەستکەوتانەی کە ممکنە بەدەستی بێنێ ینی بە تێگەیشتنێکی عقلانی وەختێک تەقیمە کاتەوەوانە بە نەتیجەیە بگە ئەگەر ئەمە بتوانی فراهەم بکەیت و ڕێگایەک دۆزیتەوە بۆ ئەمە بە بڕۆی من ڕابەربوون بە معنایەتێ ئەمە معنای ڕابەربوون ئەمەیە ڕێکخراوەی کارگەری ئاوا دروستە بێ ئاوا پێک دێ ئاوا کلاس ستراکچەر ئەگۆڕێ بە کلاس فۆرمیشن نەک ئەوەی کە بڵین بە مەسەرەن شتێکی ئەتیباتی هین بێ بەرحاڵ بچینە سەر بەشی چوارەم لە ئەوە دروستە لە عامیە مۆزوعی ینی بڵێن کردناو خودی طبقەکە و ئەو مۆزوعی توبتوانی کە عملی جەماعی مسمرتر بێ طبعا ئەو ئاوایخانەی کە لە بەردەمیاتێ بێت توی بەشێک لە ئیشەکەەوە بێت ئەو ئاوایخانەی خەتەریاتی بۆ دروستەکە وەسعەکەی بۆ ناڕەحەتەکە ئەوانە بێ بەشێک بێ لە خەباتەکە بوویت بەڵام مۆزوعی ینی سڵاعی چینایەتی لە کۆمەڵگات ینی ئاڵۆستریشە لەوە یعنی من حەزەکەم ئەوە بڵام طبعا ئەو نەچۆتە سەرەوەی بە حکمی بەحسی مۆزوعەکەی خۆی وایە من ئەوەی کەوتم ئەو فەسڵە زۆر باشە لەو مەیدانە مشەخەسا کە ئەو باسیەکە بەڵام خارجی ئەوە مەسەلەکەم ینی ئاڵۆسترە و عواملی تر تێکەڵە بێ بۆ مۆزوعی ئەو خەباتە چینایەتی زیاتر بچێتە پێشەوە من بۆ نمونە ئەڵێم یان یەکێک لەوانە مەسەن زڵوفی سیاسی ناو کۆمەڵگا ڕاپەڕینی ئۆکتۆبەر ڕوویە ئەگەر وەساکە ئیدامەی ببوایە بە شێوەیەکە یەکسەر کاریگەریە بوو لەسەر وحدەتی کرێکاری ینی وحدەتی نێپاڵی کرێکار ینی علاقەتێکی کە هەیە کە ئەوانە تەمان بەشێک لە هینەکان من ئەو ڕۆژێک لە خۆتا باسم کرد يعني نوع الدايلكتيك نقصان لكل بحثك دايلكتيك ام علاقه ام ظواهر كومالات يعني هل وام صراعه جيناتيك هاي لبر بحكمي نوع كتابك وحتى صوتي خوش يعني غائبه امل كتابك حتى يجد كلمه
دایلکتیک نبینی ینی لە کولێ و بەحسار نه ئەسڵان بە وشەش ناوی نێناوە هیچ بە وشەش ناوی نهێناوە باشە لە هەندێک جێگا شعورەکەی درکی پێکاتەوەوانە بەڵام وەکەوەی کە باسی بکە بڵێ بە مەسەن تێگەشتنی دیالکتیشانە هەیە ئەم کار لێکردنانە لە بینی بڵین لایەنە جۆرە و جۆرەکانە هەیەەوە ئەمە پێی وچێت دیالکتیکەوە لە شی جێگەیەکان نێڵ ڕاست هیچ نییە ئەوەنیە ئەمە شەرعی نەشر لەم مەدانشە لە فەصلی سێمە ئەمەی نقصانە بە شێوەیەکی واضح ئەیبینی من ئەو ملاحەزەی مەبێ بڵێ بچینە سەر بەشی چوارەم دووە لەو من هەمووەم بەشانە کە بە سەراتیە پەڕین پێما بێ زۆری ماوەتەوە قسەی لەسەر بکەین بەڵام چارمان نێ مەجبورین بەپێی ئەو کاتی کە دامان ناوە بەرنامەکەمان بچێتە پێشەوە بۆ مێدەوەی فرسەت ببێت لەسەر هەر کام لەم بابەتانە لە داهاتوە قسە و باسی دوور و درێژتر بکەین قسە لەسەر ئاژانسی و کۆنتنجنسیە و شتەکانی کە پەیوەندی بەوانەوە هەیە لەم بەشەیە قسەیەک ئەکرێ لەسەر ئەم تیوری کۆمەڵایەتیەکە باسکرا خود ئەم کاڵچەلیزمێکە باسکرا من شتێک بڵێمەوە دووبارە تعریفی کاڵچەلیزم من بەم شێوازە مەسەرەن مەبەستمە یا بڵێن کتێبەکە بم شێوازە تعریفیەکە لە دۆخێکی دیاری کراوە لە پەنجاکان و لە شەستەکانە بە جۆر لە جۆرەکان پرسیارێک هاتە گۆڕێ باشە بۆ لەگەڵ ئەوەیە کە سەرمایەداری ئاوا پێشکەوتو لەگەڵ ئەوەیە کە چینی کارگەر ئاوا فراوان بۆ تۆ لەگەڵ ئەوەیە کە ئەم تەمەنە ئاوا تێپەڕی ئەوانە بۆچی سەرمایەداری ناڕوخێ بۆ سەرمایەداری ناگۆڕێ بۆ سەرمایەداری ئاڵوگۆڕی جدی بەسەرانەیە سۆشیالیزم بۆ تحقیق نابێ مەسەلەن ئەم سوالەتانە هەموو خەڵک لە خۆی کردووە سەرنجام بەرەو پاشگەڕانەوەیەک ڕوویداوە کەم ناوێنێ وەرچەرخانی کولتوری بەڵام بەڕای من بەرەو پاشگەڕانەوەیە بۆ پێش ماکس کە من لە بیدایەتی قسەکانمانە باسی ئەو فەقەرێم کرد لە ئایدۆلۆژی ئەڵمانی کە مارکس سەڵێ لە بری ئەوەی شەڕ لەگەڵ ئەفکارەکانی ئاسمانە بکەین ئەوێ لەسەر زەوی ئاڵوگۆڕ بە کۆمەلگا بێنین ینی ئەو تێڕوانین و تێگەیشتنی ئینسان بۆ مەئاسیەکان و بۆ مشکلاتەکانی ژیانی خۆی و ئەوانە وا ئەبینێ کە لە بری ئەوەی بۆ سەبەبەکانی لە ئاسمان بگەڕی لە بیر و باوەڕەکانی لە بیر و باوەڕە دینیەکان بگەڕی دیارەمە بەرامبەر بە هیگڵیە لایەنگرانی هیگڵی گەنج نووسراوە لەوانە فیورباغ وەختی خۆی کە پێیان وا بوو مەسەلەن ئەگەر مەسیحێت لە ناو ببرێت و گەرە ئۆفکارانە لە ناو ببرێت و ئەم فەلسەفانە هەمووی ڕخنی لێ بگیرەوانەی تر ئینسان ئازاد دەبێت ئینسان جیرۆدەی چییە جیرۆدەی ئایدۆلۆژیە جیرۆدەی فکرە جیرۆدەی ئەوەیە تێگەیشتنێکی نادروستی لەسەر موقعیتی خۆی و لەسەر کۆمەلگا هەیە ئەگەر تێگەیشتەکەی بۆ ڕاستکەیتەوە ئەگەر تێڕوانینەکەی بۆ دروستکەیتەوە ئەوانە تەواو ئازادە کاڵچرالیزم بە بڕوای من گەڕانەوەیە بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەوە یعنی ئەوەی کە چینی کارگەر بۆچی خەبات ناکات و سەرمایه‌داری ناڕوخێنێ وەکو سوالێکە مەطرح کرا بۆ ئەو دەمە لە بری ئەوەی بگەڕێن بۆ ئەو فاکتەرە ماتریالیستیانی و فاکتەرە مادیانەی ئەو دەمە ڕێگری و کۆسپی دروست کردو لە بەرەو پێشچوونی خەباتی چیناتی تا ئاسی شۆڕژ لە وڵاتانی ئەوروپایە لە بری ئەوەی دابنیش لەمانە بگەڕێن گەڕاونەتەوە بۆ کەڵچەریان تەواو نییە ئەمانە ئەم ئایدۆلۆژیا بۆ ژوازیانە بەسەر مێشک و بیریان نازاڵە تێگەیشتنیان و تەوا گەڕانەوە بۆ مەسەن گرامشیە تا ئەم طبعاً لە شوێنێکی شاد داکۆچی لە گرامشیەکە حتا کەوت تێگەیشتنی کە گرامشی لە گرامشی دراوە تێگەیشتنێکی نادروستە گرامشی قسەی لەسەر هەیمەنەی هین کردووە هەیمەنەی کولتوری کردووە دوایە چونکە بۆ ژوازی توانای هەیمەنەی کولتوری هەیە و ئەوانە لەبەر ئەوە کارگەر بەدەست بە بەرژەوەندەکانی خۆی هینەکە ئەم داکۆچی لە گرامشێکە لێمە تێگەیشتنی گرامشانە نیە گرامشی لە ناو لە لێکدانەوەی مەسائلەکانە ئەگابەوەی کەوە هەیمەنەی ئایدۆلۆژی یاخود هەیمەنەی فکری بۆ ژوازی لە کۆمەلگایە بە جۆرێک درێژکراوەی هەیمەنەی مادیانەی ئەوە درێژکراوەی ئەوەیە کە ستراکچەری کۆمەڵایەتی ستراکچەرێکی وایە کە سەر و خواری تایە کە بۆیە ناوێنین ناڵێن پێکاتی چیناتی بۆ ناڵ ستراکچەری چیناتی چکە ستراکچەری چیناتی گەروەکو هەڕەمێک سەیری کەیتوانە سەرەوەی چینێکە و ژێرەوەی چینێکی ترە ئەم ستراکچەرە کۆمەڵایەتیەیە کە دووبارە هەیمەنەی ئایدۆلۆژیوانە زەمینەیە بۆ هەیمەنەی ئایدۆلۆژی و لە سەرنجام هەیمەنەی ئایدۆلۆژیش توانای درێژەدان بەو ستراکچەرە چینایەتی ئەدا ینی ئەم ئاوا تعبیر لە گرامشیەکە بەڵام ئەوانەی کە هاتوو کەڵچەلیستەکان بە پێچەوانەوە ئەم تعبیرەی گرامشیان هێناوە لەسەر هەیمەنەی فکری و ئایدۆلۆژی و قسەیان لەسەرەوە کردو کە تەواوی دنیا بەوەوەینە مەسەن هێربرت مارکۆزە باسی ئینسانی تاگلایە ناکە ئینسانێکی تاگلایەنە سەرمایهداری لە نەتیجەی مەسەرەن مەسرفگەرایی ئەوانەوە ئینسانێکی تاگلایانی وای دروست کردووە کە بە هەموو میدیاکانی بۆ ژوازی ڕازیە بێت و اینجا
لێرە مفارقەیەکی زۆر گەورە هەیە لێرەیە. طبعا ئەم کاڵچەرلیستانە لەلایەنیشی ترەوە هاتوون بەوەی کە ڕەتی بەفەن دیترمینیزم یاخود حتمیە گەرایی و ئەوانە بکەن، قسە لەسەر ئەوواکەن ئەڵێن لە حتمیت گەرایی یا ڕۆڵی ئەکتەر نامێنێ، ئەژانسی نامێنێ. طبعا ئەژانسی وایە تعبیرێکە ئەساسەن لە سەرەتاوە هەر لە مثلەن هینەوە هاتوو لە تێگەیشتە دینیەکانەوە هاتووە کە من و تۆ بۆ نمونە ئەژانسیمان هەیە چووکە زانین خراپ لە چاک جیا بکەینەوە، خراپە لە چاکە جیا بکەینەوە یا ڕاست لە هەڵە جیا بکەینەوە، لەبەرەوە بێ محاسبە بکرین لەسەر مەسەلەن کردەوەکانمان لە داهاتووە، ئەبێ محاسبەی لەو دنیا کە ئەژینەوە خوا لەسەر ئەساسی ئەوەی کە ئێمە توانای جیاکردنەوەی ڕاستمان لە هەڵە هەیە، لەبەرەوە توانای ئەوەشمان هەیە، ئیرادەی ئەومان هەیە کە ڕاست هەڵبژێرین و هەڵەوەلانین، چاکە بکەین و خراپە نەکەین. بەم ئەساسە قابل بەوەین کە ئێمە محاسبە بکرین. ئەمە لە هینەکەیە، بەڵام ئەم تعبیرە هاتۆتە ناو فکری بڵین زانستە کۆمەڵایەتەکەوانەوە بەوەی کە بۆ نمونە ئاژانسی یعنی ئەوەی چینێکی دیاریکراوی کۆمەڵایەتی بکەری مێژووە، یعنی مەسەلەن ئەکتەری ناو ڕووداوەکانە، بەڵام ئەم ئەکتەرە خاوەنی ئیرادەیەکی سەربەخۆیە، خاوەنی ئیرادەیەکی ئازادانەیە و ئەتوانێت ئەم ئیرادە ئازادانەیە بیگەێنێتە ئەوەی کە کۆتایی بە بۆ نمونە بە سەرمایه‌داری بێنێ. ئەمە ئاژانسیە، بۆیە چینی کارگەر ئاژانسی هەیە. بەڵام ئەڵێن مەسەن کاڵچەرلیستەکان ئەڵێن بەو پێی کە مارکسیزمی ڕابردوو، ماتریالیستەکانی پێشوو ڕابردوو، زۆر دیترمینیست بوون، زۆر حتمیت گەرایی بوون، ڕۆڵێکیان بۆم ئەمە ژانسیە نهێشتوەوە. ئەساسەن ئەم چینی کارگەرە وەکو ڕۆبۆتێک وایە لە بەردەمی گۆڕانکارە کۆمەڵایەتەکانە کە هەر ئەو شتە جێبەجێەکە کە ستراکچەرە کۆمەڵایەتەکان پێیان سپاردووە. یعنی دوایە لە ڕوانگەی ماتریالیزمی مێژوویەوە چینی کارگەر ئیتر ئەساسەن هەر ئەبێ ئەوە بکا کە لەسەرێتی، ینی ئەم شتێکە مەسەلەن جێبەجێکەرێکی حکمی مێژووە، نەک ئەوەی کە هینێک بێت توانای وەکو مەسەلەن ئەکتەرێکی کۆمەڵایەتی ئاژانسی هەبێەوە توانە حڕیەتی ئیرادەی هەبێەوە اختیاری هەبێەوەی کەوا هەڵبژاردن بکە لە بین نیشتی جیاوازە. ئەمە نیە. بەڵام لە هەمان کاتە مفارقەکە لەوەیە هەر ئەمانەی ئەم کاڵچەرلیستانە کە قسە لەسەر ئاژانسی چینی کارگەرەکەن، گوایە دیتەرمینیستەکان، گوایە حتمیت گەراییەکان فەرامۆشیان کردو ژێر پێیان ناوە، هەر ئەمانە خۆیان باسیەکە کە چینی کارگەر قابل بەوەیە بیخەڵەتێنی و جێژیکەی بە ئایدۆلۆژیایەک سەری لێفشێنی. یعنی ئەمە متەناقزێکە کە من هەست ناکەم ئەم ئاماژەی پێدابێ لەم کتێبەیە، بەڵام من خۆم ئەم انتیباعم بۆ دروست بوو. باشە یانی چی لەلایەک تۆ ئەڵی من لە پێناوی ئەوەی ئاژانسی بژێڕمەوە بۆ چینی کارگەر، ئەو لێکدانەوەی لەسەر چینی کارگەر بگۆڕم بەوەی کەوا چینی کارگەر ئیختیار ئەتوانێ بکە و ئەتوانێت هەڵبژاردن کە کۆمەلگا بگۆڕێ لە دژ بە حتمیت گەرایی. بەڵام لەم لاوە بە چینی کارگەڕڵی چینێکی مەسەلەن ئەوەی کە ئەو نایێنێ جێژ و گەمژەکە ئەتوانی بیخەڵەتێنی، ئەتوانی ئایدۆلۆژیایەک بە دژی بەژەوەندەکانی خۆی بخەیتە مێشتی وای لێ بکەی لە دژی خۆی کار بکاتەوەوانە. ئەم دوانە بە یەک ناخۆن یاوەتە ئاژانسی هەیە، یاوەتە توانای لێکدان و توانای حڕێتی ئیرادەی هەیە، یا ئەوەتە ئەمەی نییە و ئەوی تریانە، ینی ناتوانێت هەم جێل و نەفام و نەزان بێ و هەم لە هەمان کاتا بکەرێکی مێژووی زۆر زۆر کاریگەریش نەقیناکە دەست خۆش زۆر باشە. خۆی یەکەم شدەوەی کەیلاقی بە کاڵچەرلیست و ینی ئەو فەرهەنگگەراییەوە بێت ئەوە فعلەن ینی کە تۆکو تۆ باسی کرد، ینی ئەم تەوەجوهە لە دواییە تەمان مۆزۆی پۆستمۆدرنیزم، پۆستکۆلۆنیالیزم، ئەمانە هەمووی ئەم تیۆریانە بەشێکن لەم ئەم ناوی ناوە کەڵچرال تێرن، ینی وەرچەرخانی فەرهەنگی، یعنی لە نەظەریەی کۆمەڵایەتیە، یعنی ئەمە بەسەر بەتایبەتی لە ئەکادیمیایە سەیطرەی کردووە بەسەر تحلیلی، ینی بەسەر تیۆری کۆمەڵایەتی بۆ تحلیلی کۆمەڵگە و بۆ ڕەوایلەکان و ئەکشنەکان کە ڕۆیاتیایە. باشە ئەم تەحولە کە ڕوویەوە تەمان دەوری هەموو فکرێکی گراند، ینی بڵین گەورەی هین بۆ گۆڕانکاری، ینی کە تۆ سیستمی بینی دنیا ئەگۆڕێ بەم شکڵە و ئەوانە و هەموو دەوری ینی ئەو شتێک کە تۆ باسی کرد دەوری ئەیجنسی بە معنایەک ئەینەش دەکەوێتە ناکۆکیەوە وەلای ئەنێت، ینی بە معنایە چکان دایانەوەکو دیترمینیست و ینی نەزەرێکی دیترمینیستی هەیە بۆ مەسەلەی ئابووری. والحاصل ینی کەڵچەر ئەکەن و فەرهەنگ و بینای فەوقی ئەکەن بە ئەساس
کە بۆ ئەوەی گۆڕانکاریەکان ڕووبات یعنی وەکو وحدەتێک لەگەڵ بنیانە مادیەکە باسی ناکەن تەمان ئەگەر تۆ بگەڕێتەوە بە مارکس لە یەکەم ڕۆژەوە لە یەکەم بەحسیانەوە ینی مەسەلە ئەوە نییە بەشەر ینی ینی وعی ئیجتیماعی انعکاسی ئەرزێتی مادی بێ بەڵکو تێکەڵە لەگەڵیا تەفاعولە لەگەڵیا ینی مەسەلەکە انعکاس نییە ینی ئینتەراکشنە ینی تەفاعولە لەگەڵ بنیانە مادیەکە یعنی کە ئەوەشی کە ئەڵێ مارکس یعنی بنیان ینی واقعەتی اجتماعی تحديدي وعي اجتماعيته وعي اجتماعيته يعني ام مسألة تشكل وانية كأميتي كان انعكاسي أيانا بلكو يعني تفاعلك اللي بين أمد لنا بلام أساس الذي أي هنا قصيقك على أعراضه يعني سهمك لقاعدك ويبوسر ونك بعكسه ده تواري مشكلة كلا ام پۆست مۆدرنیزم و کەڵچرلیست و هەموو ئەم تیۆریانەی کە ئەهێنرێت یعنی ئەم عادلێ عەکس دەکاتەوە یعنی کەڵچەر دەکاتەوە جاری کە بە ئەساس بۆ کەڵچەر و بینای فۆقی کاتەوە بە ئەساس بۆ تەحدیدی واقعەتە مادیەکە بەڵام خۆی ئەبێت تۆ لە واقع مادیەکەەوە بڕۆیتەوە بووی کە تەحدیدی سەکچەرە سەرەوە کە بکەیت یعنی بڵێن بنیانە فۆقیەکە بکەیت ئەمە لەلایەک لەلایەکی کە خۆی بەڕاستی ئەگەر تۆ تێفکری باش یەکێ لە گەورەترین دەستکەوتەکانی یاخو بڵێن وەکو چۆن فەسڵی تاریخی مارکسیزم و مادیەی تاریخی لەگەڵ ئەفکارەکانی پێشوو لەسەر مەسەلەی تیۆری کۆمەڵایەتی وەکو قسەکە ئەم بێنینەوە و لە مۆریدی فەلسەفەیە يعني هذا يك سنوبندي زور عظيمي كد يعني او سنوبنديه ككومالكي سرمایه‌داری توشي رجع كدو تا اسجل بسيط الناس كتا فيورباخش كان زيكترين كسبوا ليان نقدي كدو هرجاني كيف توصل ايدياليزم بنوعك يعني بنوعك هنا كناك اما دي متماسكه نظره ماديه تاريخيه بو الدنيا وبو سنوبندي لقال دين ولقال ايديولوجيا ولقال كالتشراليستي او وقت بابلين باشا يعني أما كتاي بم عهدهنا بلا سيدكي لقوا هرم العاطفي اقتصادي واجتماعي لقوا هرم العاطفي سياسي جوراك كومالجي بشري بياتي برا ولقوا هر شو ندواويكي لقوا هر شو ندواويكي حركي جنايتي رزقاري خوازاني تشيني كركار النجاة من السيستم السرمایه‌داری جاري كما أفكار ناس جنوبنا حتى بعض الجانب الشويكي زور متطرب باتجاه يعني مساهمة لقل دين مساهمة لقل كون فلسطين مساهمة لقل أفكاري ما فوق يعني مادي أيديولوجي أيدياليستي بكل معنى الكلمة بهم معنى وشا باشا أمانة هميني يتوارى أنت أم cultural لسنا أنا أم جانيش إننا يعني يعني الcultural term يعني ورشخاني فرهني إيسا أو طبعا الكتابة كان باسي كردوا على باشوي كان یەکەم بدایەتی ئەم گۆڕانکاریە لە ئەکادیمیایە ئەو بوو کە کتێبەکەی پیکێتی دەرچوو کە باس دەکات باسی سەرمایەکە لەم ڕۆیە کەپیتاڵ لە 2021 قرنی 21 باشە قرنی 21 لە قرنی 21 باشە ئەم باسی ئەم کەپیتاڵەکەە ئەڵێ ئەمە یەکەم بدایەت بوو کە جارێکی کە زەربەیەکی یان لەم تیۆری کەڵچەریەکە لە ئەکادیمیا ئازاڵ بووە ئەمەی کردەوە دەگای کردەوە لە بەردەمان تەمان ئەو کتێبەش خۆی بەرهەمی ئەم تەطەوراتانەیە کە لە ماوەی 40 ساڵی ڕابردووە لە نیولیبرالیزم لە عالەمە هێناوێتە ئاراوە ئەم صراع طبقاتی و استقطاب الچینایەتی لە دنیای زۆر ینی قوڵ بۆتەوە و نایەکسانی تا ئاخر دەرەجە زیایی کردووەمانە ئەمانە هەمووی فاکتی ئەمڕۆن هەر خودی ئەم تەغیرە لە واقع ئەم مادیەکە ئەم تیۆریە جاری کە سەر بەرز دەکاتەوە یەتەوە و ئەم كان محاوليكي باشي كردوها شي بعد لم ميدان أنا من أوي كامير بسمو سري مولدي هني فقري يعني تشابتري شو أنا ما باسي ايجنسي وباسي كونتنجنسية طبعا ما منتوش بيشوتر يعني مناقشات ما كل سري كم ايجنسي يعني بين أكثر أو أكثر أو كدوري أتوانا كاركة ببينه وبوعيه وبإراده وبقابلي اختياري هي يعني عنصري قران كاريكا زائدا كونتنجنسي جوي كشتكه وكم بڵێ صدفي بێ طارئ بێ
يعني ام وشم ام سيستم طبقاتيه ناتوانا دائما بغوا لبروي احتمال بالصدفه لبرتكشيا انت طبعا اول بدايه كتابه كان مثال جينته وكشون قشو مريدكاني قشو مريدكاني هردو كان هم قشكان ملتزم نبي بمجموعه قواعد علاقه بين خوي لقل مريدكاني مريدكاني شي علاقه نفاليا سيركي هنا كتيجاتشي بەڵام ئەمە لە سەکچەری چینایەتی ئەم شتەوانە بەحکمی ئەو ضرورەتی اقتصادی کە خود لەناو خودی سیستمەکایە ئەم احتیمالی کۆنتنجنسی و سوڵدافیە کە ئەم سیستمە تێکچی ئەوەیان نییە لەبەر ئەوە ئیلا ینی معادلەیە گێتە پێشوە وەزعی گێتە پێشەوە کە ینی ئەیجنسی و کۆنتنجنسی بۆ شکڵە ئەڕاتە پێشەوە کە ینی لە تحلیلی ئەخیرە لەسەر ئەساسی ئەو ضرورەتی اقتصادیە او ناکۆکی کە هەیە تەطەورەکە و تەمان وەکو تۆ باسی شکل ینی طبقەی کارگەر و دەوری طبقەی کارگەر بۆ گۆڕینی سیستمەکە بە معنایە جارێکی کە دەوری فکر و ئاگاهی چینایەتی خۆی بۆ گۆڕینی سیستمەکە لێرە دەورە بینێتەوە تەمان ئاگایی بەشێکە لە سڵاحی طبقی یانیەوە ئیشارەتی پێیان بنەوەیەک جاری کێمە گەینەوە بەزەم ئاگایی و تەرتیباتەکەی لەناو خودی ئەم سرکچەرایە نەک لە دەرەوەی ینی بڵین تحتە تەسیری ئایدۆلۆژیای برجوازی بێ ئەمانە چەند ئەمە نقصانی هەیە تۆ چەند توانی پڕیکەیتەوە ئەمە تەمان قسەی زۆرێ من نامێت زیات لەسەری بڕۆم بەس دەتوانین باسیکەین لە فەقەری دووهەمە لە بڵین حەلەقەی دووهەمە زۆر باشە بە بڕای من کتێبەکە زۆر فراوان و زۆر دەوڵەمەنە زۆر مەسایلی تایە کە مەجبورین هەروە ینی بەداخەوە بەهۆی کەمی کاتی بەرنامەکەمانەوە دوو بەشیشمان بۆ داناوە لە بەشێکی تریشە دیارە ئاچینەوە سەر هەنێک لەم بابەتانە هەنێک لەم باسانە بەڵام هێشتا هەستەکەی زۆر زۆر بە پەلە پرۆزێ موازعەکانە گرینەوەوانە کە بەشێکی حەقی خۆی پێ نادێ بەڵام کە چارمان نییە لەوەی کە ناچارین بە ملتەزم بین بە کاتەکەەوە بۆی کا بەرنامەکە زۆر لە ڕادی خۆی زیاتر درێژ نەبێتەوە بەڵێ بەشی پێنجەمی و ئاخر فەسڵی ئەم کتێبە قسە لەسەر سوالەگەن پێشەوە چۆن سەرمایه‌داری بەرگاگرێت چۆن سەرمایه‌داری بەرگەی گرتووە من پێم خۆشە ئینتیباعی خۆت بڵی لەسەر ئەم فەسڵەوە ئەگەر سەرنجێک لێرەیە بە دقیقە زانی باسی بکەی وایە تۆ دەست پێ بکە لێرەیە زۆر باش ئەم لەم فەقەرەیە تەبەن باسیەوە کە چۆن سەرمایه‌داری پێشووتر یان چۆن سەرمایه‌داری دامەی بەخۆیەوە ینی پێشووتر تەمان لە کتێبەکەشە باسی کردووە کە چۆن ینی نوع لە عقدێکی هین هەبووە ینی سۆشیال دیموکراسی بە معنایە لە ئەوروپا ئەوانە ینی دەوڵەتی ڕەفاه و سۆشیال دیموکراسی و ینی نوع لە ینی نوع لە ئاوانس لە بینی طبقەی کارگەر و لە بینی سیستمەکە دروست بۆ ئەوفەتیانە ئەمە ماوەی بەڵام ئەوەی لە 1970 و 1970 بەدواوە ینی بە معنای کەلیمە ئەمە گۆڕاوە ئەم هینە نەماوە بەڵام طبقەی کارگەر لە هەموو دنیا لە بەردەم هێرشێکی زۆر گەورەی نیۆلیبرالیزمایە و ینی سڵاحی چینایەتی و ینی فەرقی چینایەتی و ینی نایەکسانی تا ئاخر دەرەجە بەرز بۆتەوە ئەمانە ئەم کە لەم فەقەرەیە باسیەوە کە تەمان ئەڵێن لە هەموو عالەمیشە ئەم مۆزوعە بڵاوەتەوە ینی تۆ گەسەیری کەی مۆزوعەکە ینی سەرمایه‌داری لە هەموو عالەمەیە نەک لە يعني لأوروبا بيان لغرب بي بشكل أساسي وثاني كبلين إلى حد ما مرحلة استقلالي اقتصاد سياسيا نكذب عادي كولونيالية إلى آخره يعني سيد همو الدنيا لهمو شونك بدل هر كالتشريك هر أيديولوجيتك هر نظراتك محددة وخاص بولاتك معينة سرمایه‌داری لهمو كونو قشبينك الدنيا بلاو خوجي كدوا لە هەمان کاتیشا لۆجیکی سڕاعی چوونە پێشەوەی ئەم سیستمە لەناو خودی سیستمەکایە ینی جاری کە تەکی دەکاتەوە لەسەرەوەی کە ینی من ناتوانین مەسەلەن تەمان ئەمە بەحسێکە ینی شتی زۆر بەدوای خوایەنە بەڕاستی یعنی تۆ ناتوانین مەسەلەن بڵێ سڕاعی بینی کەپیتاڵ و کرێکار لە هەر شوێنێکی دنیا لە هندستانەوە بیگرە دنیاە نوعی تایفەگەری و هینی تایە ینی اسنستی جیاوازیتیان دینی جیاوازیتیان مەذهبی جیاوازیتیان بەوێەوە بیگرە هەتاکو زۆربەی وڵاتان و هەتا عێراق و ئیلا ئاخری هەموو شوێنەکان یعنی بە موازاتی ئەوەی کە ئەم کەڵچەرە هەن و بەعزت بەقایی هەیە
بەڵام سیستمی سەرمایه‌داری وەکو کۆڕ وەکو ئەسڵی زانە لە هەموو ئەم وڵاتانە و لە هەموو قوشبنێکی دنیاە اینجا ئەمە تا ئەسەکە خۆی ڕاگرتووە ئەم تەمەەن ئەو ڕەتی ئەو فکرەیە ئاەتەوە کە ئەمە کۆنسنت نییە یعنی ئەوە نییە کە تەبقەی کارگەر هاتبێ ئەم ئایدۆلۆژیانەی کە بێنێت و بێنێ ئەم سیستمی پێ ڕابگرێ ینی استقلال نظامەکە ئەڵێ تەمەەن هەردوو ئاکتەرەکە هەم کەپیتالیست و هەم وەیج لەیبەر ینی کاری بەکرێکات پێویستی بەوەیە کە نەوعی لەناو ئەم سیستمەیە کە تەناقوزاتێکی تایە بەڵام لە هەمان کاتیشە بەنەوع ئەیباتە پێشەوە تەڵەن لەبیرم نەچێ هاوڕێ شەماڵ مثالی گەێنێتەوە زۆر جددیە ئەڵێ مەسەرەن کۆنسێنت ینی بڵێن ڕازی بوون بە سیستمەکە زۆر جان لە نەتیجەی مەسەن حرەکەیەکی نەقابی شتێکە مجموعەیە یان مجموعەیەک مەطالب تهدید دەکرێت یان خەتێکی سیاسی معینەیە ناو نەقابە نوعی لە کۆنسێنت دروست دەبێ بۆ معنایە بەڵام ئەڵێ ئەمە ئەسڵ شتێکی کەمە لە زۆربەی زۆری وڵاتانی جنوبە ینی خواروی کوڕی ئەرزی ئەمە نییە ئەمە یەک دوو ینی ئەڵێ ئەوەشی کە هەبێ ئەمە شتێکی حاڵی ینی شتێکی عابر و هین نیە ینی بە عام هین نییە یان ئیتفاق نییە وتحت ینی طبقەی کارگەریش خۆی بە ڕۆژنامەندی خۆی ئەم وەسعی قبول نەکردووە لەژێر وەختی اقتصادیا قبوڵی کردووە سڕاعەکە بەردەوامە ئەوەی کە ئەمێنێتەوە ئێستا طبعا ئەم عاملی جاری تێباتەوە بۆ عاملی ینی جارێکە بۆ مۆزوعی گۆڕانکاریەکە تەرکیزەکە مۆزوعی گۆڕانکاریەکە جارێکە عاملی ئەیجنسی دێتەوە ناوە عاملی ئەیجنسی کێتەوە ناو ئەم مۆزوعەکە تۆ ئیرادەت هەیە بۆ گۆڕین تاڵ بە هینەکانی خۆی بە ینی تێرم و هینەکانی خۆی ینی کۆنسپتەکانی خۆی فکرەکانی خۆی ینی تۆ ئەم ئۆسڵەت هەیە ئەم ئۆسڵە ئەتوانێت بگۆڕێ اینجا ئەمە پێویستی بەوەیە کە ینی دەردی تۆش لە بیدایەتە باست کرد یعنی ئەم جانبەی کە عملی جەماعی ئەتوانێت مسمر بێت و ئەتوانێت عواقەکانی هەوڵ بدرێ وردە وردە لا ببرێەوە ینی ئیتفاقە بکرێت لەسەر مەوزوع ئەوە لە هەموو شوێنێکیشە وەکو چۆن بڵێ مبادرە بکرێت بۆی کە ئەم لایەنە بیتە پێشەوە لایەنزان ئەڵێ ئۆنسوری کەڵچەر و ئەو بۆ معنای باسەکە ینی بۆین وعی سیاسی تەمان ئێمە ئەگەر باسیکەین وەکو خۆمان وەکو مارکسیستێک ینی وعی سیاسی ئستعدادی ذاتی طبقەکە تەنظیمی فکری سیاسی وعی ئەمانە هەمووی عناصری ئەسڵین و زۆر دەوریان هەیە بۆ مۆزوعی ئەوەی کە ئەم ئاڵوگۆڕی و ئەم مۆزوعی تەغیرە ڕووبە تەمان ئەڵێ ئێستا ینی تەواوی بەحسەکەی لەسەر ئەوەیە کە تۆ ئەبێ مۆزوعی گۆڕانکاری لە کەڵچەرا بۆی نەگەڕیت بەڵکو بێتەوە ناو سترەکچەری چینایەتی ناو بنیانی چینایەتی سیستمەکە و لە ناو بینانی چینایەتی سیستمەکە بە دوای تەطویرانی ئەو ئۆنسڵە بیکە ئۆنسڵی گۆڕانکاریەکەی کە طبقەی کارگەرە لەم عیلاقەیەوە خۆ دروستە بەڵام ماوەتەوەی تە استراتیژەتێکی لەسەر دائەندێ ئەمە بەحسێکی دوور و درێژەیانی ڕاستە من ڕاستی یەکێک لە کێماسیەکانیم کتێبە بەوابین و مێدەوارم لەم کتێبە تازەیە کە ئێستا لە مانگی ئۆگوستیا دەرەچی جوابێ ئەم پرسیاری دابێتەوە و پەنجەی خسبێتە سەر بەعزێک مەسایلی واقعی دیارە بە عمومیە ناتوانین تۆ بە پشێوەیەکی میکرۆ بڵێن لە فلانە کارگای چی بکرێت و لە فلانە ناوەندا چی بکرێت بەڵام بە گشتی چینی کارگەر چۆنی خۆی ڕێکخاتەوە خۆی تەنزیم کاتەوە ئەمە پرسیارێکە و سوالێکە لە بەردەمی هەموو ئەوانەیە کە لە ناو جوڵانەوەی کارگەریە بوونیان هەیە ینی دیارە چینی کارگەر بەوە ڕزگاری نابێ بەو معنایە کە بڕوا مەسەرە فاکتەری کەڵچەری بێنیت زیادیکەی لە ناوچینی کاڵگەرا و کەڵچەری پێشخەیت و مەسەرەن تێگەیشتنی لەسەر موقعەتی خۆی وەکو کەڵچەریستەکان ئەڵێن پێ بدەیت و ئەوانە باسەکە بەمە نابێ بەڵام زانیاری هەمیشە پێویستە زانیاری هەمیشە کاریگەری لەسەر هەڵوێستی چینی کارگەردانی ئەوەی کە ئێستا چینی کارگەر لە هەڵبژارنەکانە بۆ نمونە ئەچێ دەنگەیە بە هێزە ڕاستڕەوەکان و دەنگەیە بە هێزە ڕاستیستەکان و هەنێجار مەسەرەن هەتاکو زۆر ڕاستی متەتەڕیف و عنسوری و کە دژمناتی هەیە لەگەڵ هەموو پێشکەوتنێک دەنگ وەرەگرێ لەلایەن بەشێکی چینی کرێکارەوە ئەمە خۆی بەشێک لە مەسەلەکەی پەیوەندی بە زانیاریەوە هەیە پەیوەندی بە شێواندنێک هەیە لە ڕووی زانیاریەوە کە خەڵک تووشی بە مەسەرەن چینی کارگەر تووشی هاتۆ دیارە ئەمە بەو معنایەتی هەیە بەڵام
لە لایەکی ترەوە باسەکە کەڵچەر نییە، باسەکە ئەوەیە کە ئیمکانیەتەکانی سەرکەوتن، ئیمکانیەتەکانی پێشکەوتن ئەبێ بۆچینی کارگەر فراهەم بێ بۆی کەوا بتوانێت هەنگاو هەڵگرێ بەرەو پێشەوە. ئەمە چۆن ئەکرێەوە؟ ئێمە لە سیاقی ئێستای دنیاە چۆن توانین لەمانە تعریف بکەینەوە. لە ڕابردووە لە پێشووترا لە دۆخێکی دیاری کراوە کە بیدایەتی بۆ نمونە قەرنی 20 بێت و کۆتایی قەرنی 90 بێ، ئێمە لە دۆخێکی دیاری کراوە چینی کارگەر وەڵامی ئەم پرسیارانەی دابەوە ئەیزانی چۆنی خۆی ڕێگە خات چۆن لە بەرامبەر سەرمایه‌داریە ئەوەستێتەوە. هەر خودی ناو پێکاتەکانی ناو خودی ستراکچەرە تەبقاتێکە بازێک جارە بوون بە دافع و بە پاڵپشت بۆی کەوا چینی کارگەر هەنگاو بنێ لەم ئاراستەیە بەرەو پێشەوە بچێت پێش بکە. بەڵام ئەمڕۆ سیاقاتەکان گۆڕاون، کۆمەلگای سەرمایه‌داری ئاڵوگۆڕی زۆر جددی بەسەر هاتووە. مثلەن تۆ بە دەیان هەزار و سەدان هەزار کارگەر هەیە ئەسڵەن نازانی خاوەنکارەکەی چێیە، خاوەنکارەکەی ئەپلیکیشنێکە لەسەر تەلەفۆن، بە سەدان هەزار خەڵک هەن لە شوێنی جۆر بە جۆرەوە ئەسڵەن بە حیاتیان ناتوانن یەکتر ببینن و ناتوان ڕۆژێک لە ڕۆژان چان بە چاوی یەکتر بکەوێ، بەڵام هاوکاری یەکترن، پێکەوە کارەکەن لە هەمان کۆمپانیا پێکەوە کارەکەن و دەیان ساڵ 10 ساڵ ممکنە بێکەوە کارکەن بەبێ ڕۆژە لە ڕۆژان چیان بە چاوی یەکتر بکەوێ بەهۆی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیەوە. ئەو ناوەندە بۆ لە شوێنێکی وەکو ستۆکۆڵم ئامەنەژیم گەورەترین ناوەندی کارگەری ئێستا لە ستۆکۆڵمە مەتاری ستۆکۆڵمە، جێگایەک لە ستۆکۆڵمە ناوەندێکی کارگەری بەمانایە کارخانەیەک مانیفاکتۆری شتێک نییە کە تۆ بیبینیت ئەمە جێگەی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆری کارگەر بێت. دووبارە مەسەلەن مەجموعەیەک تحولاتی زۆر گەورە بەسەر دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و شێوازی ئیدارەدانی بەشارە اقتصادەکانە هاتووە. هەنی سەرمایه‌داری فێر ئەبێ لەو کەم و کوڕیانەوە کە لە ناو سیستەمەکەی خۆیاتی ئەچێ کوروکە لە بەرەکانی خۆی داخات و ئەیگرێ. ئەگەر شێوازێک لە بەڕێوەبردننی کار و بەڕێوەبردننی بەرهەمی هێنان لە شوێنێکی دیاری کراوە کۆمەکی کردو پێشتر بۆی کارگەران توان بگرن و یەکتر بدۆزنەوە ڕێکخرا دروستکردنەوەوانە هەموو کوروکە لە بەرانە ئەگرێ شێوازی ئیداری زۆرترە نێ مەجموعەیەک کۆمەڵێک خەڵکی متەخەسیسیان هەیە لە جامعاتەکانە هەر ناچن هەر ئایدۆلۆژیا باس بکەن، هەر ناچن هەر قسە لەسەر ئایدۆلۆژیا بکەن، لەسەر ئەساسی ئایدۆلۆژیەکان تیوری داڕێژن، لەسەر ئەساسی تیوریەکان نەخشە داڕێژن کە چۆنی چینی کارگەر کە لەفچە بکرێتە دەستی. یعنی بۆ نمونە مەسەلەن ئێمە مەسەن کاڵچەلیستەکان لەسەر مۆزوعی ئایدۆلۆژیا هەتا لەسەر مۆزوعی ئایدۆلۆژیا ڕۆشن نین. ئایدۆلۆژیای بۆ ژوازی تەبدیل ئەبێ بە واقعیەتی حیاتی ئێمە، ئەبێ بە واقعیەتی ژیانی ئێمە. لیبرالیزم مؤسساتێکی سیاسیە کە ژیانی ئێمە لە قاڵب ئەدا، مەجموعەیەک فۆرمی دیاریکراوە لە ماف و لە ئیمکانێت و ئەوانە کە تۆ لە قاڵب ئەدا چۆنی حرکەتی لە ناو کۆمەلگایە. ناسیۆنالیزم ئەبێ بە پاسپۆرت، ئەبێ بە حدود و ئەبێ بە مەخفەر لەسەر سنوورەکان ئازادی تۆ بتوانی سنوورەکان ببەزێنیت و بڕۆی لە وڵاتێک و بۆ وڵاتێکی تر. مافەکانت لەسەر ئەساسیەوەی هاوڵاتی وڵاتی کوێیت و ئەمانە دیاری ئەکرێ. ناسیۆنالیزم لە ئایدۆلۆژیا بۆ بە واقعیتێک کە ژیانی ئێمەی لە قاڵبداوە. لەبەرەوە ئایدۆلۆژیا هەمیشە ئەم ڕۆڵە ئەبینێ. ئایدۆلۆژیا بۆ ئێمە، فکر بۆ ئێمە، تێڕوانین و جیهانبینی بۆ ئێمە ئەبێ هەمان ڕۆڵ ببینێ. ئایا ئەو تیئوریانە چین ئەو فرسەتە کە ئێمە ئەتوانین دنیای ئەم سەردەمەی پێ لێک دینەوە و فرسەتەکان بدۆزینەوە بۆ پێشکەوتن و بەرەو پێشچوونی ڕێکخراوی کارگەری نەخشە و پلانی دروستدا بدەین بۆیکەوە چینی کارگەر لە دۆخی ئێستا ڕزگاری بێت و بچێتە پێشەوە. بە بڕوای من نابینم ئێستا ئەم لەم کتێبەیە زۆر چوو بێتە سەر ئەم مەسائلانە، ئەگەرچی هەنێک مواضعی باس کردووە لە ئاڵوگۆڕەکان لە بازاڕی کارە ئەوانەوە ئەڵێ پێویستەکە ئێمە تێڕوانینی تازە بێنین و ئیبتیکارێتی تازە بێنین، بەڵام هیچ شتێک لەسەر ئەمانە ناڵێ. بەڵام واقعیت ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە وەزیفەی ئایدۆلۆژیا لە لای کارچاڵیستەکان و بەشێکی زۆری چەپی دنیا ئەوانە زۆرتر محکومکردنی سەرمایه‌داری بووە، پەردە هەڵماڵین بۆ لەسەر خراپەکانی کۆمەلگەی سەرمایه‌داری، وەکو کە چینی کارگەر نەزانێ چەسانەوە خراپە، وەکەوەی چینی کارگەر نەزانێ ئەگەر معاشەکەی کەمتر وەرگتوانە. یعنی بەڕاستی مەسەلەن یاوەی بەسەن تێڕوانینێکی ڕش و تاریک لەسەر هین بەڕاستی جاری وایە بەنامەی حیزبی وایە بینیتەوەوانەڵ یا تەشتی قڕبێنە با بهێنەوە بێکەوە بخێنینەوە، هەمووی بەساتە، هەمووی وا دنیا وا وێرانە. یعنی لە شوێنێکە ناتوانێت، لە جێگەیەکە ناتوانێت تروسکاییەکە پێ ببەخشێت، لە جێگەیەکە ناتوانێت پێ بڵێ مەسەلەن ڕێگەی دەربازبوون ئێرەیە و ئەم فرسەتانە کراوەتەوە چونکە دیالەکتیک بە ئێمە ئەڵێ کە سەرمایه‌داری ناتوانێت تەواوی کردوکە لە بەرەکانی خۆی دابخات و داپۆشێ. چاڵێک هەڵەکەنێ، چاڵێک پڕەکاتەوە بە هەڵکردنی چاڵێکی تر،
وجێگایەکی تر ئەدۆزێتەوە نقطەیەکی زۆف هەڵقەیەکی زعیف هەیە لێرە ئەمەتوانین دەستی بۆ بەرین ئەوە کەوتوتە چووە بە بڕای من ئایدۆلۆژیا و تیئوری ئێمە ئەبێ ئەمە وەزیفەی بێ ئەمە ئەفی سەرشانی بێ نەک فۆرمۆڵەکردنی مەسەرەن مەجموعەیەک ئەحکامی دیاریکراو لەسەر کاپیتالیزم و تەشهیرکردن بە کاپیتالیزم تەشهیرکردن بە بۆژوازی خوێن خۆرن دەڕندەن وان و ئەمانە ناتوانێت ئیتر جێگا بکاتەوە بۆ پراکتیکێکی شۆڕژ جێڕانێمە پێویستمان بەوەیە وەکو هەر علمێکی تر دیراسەیەکی مەیدانی بکەیت هەتا ئیمپریستی بکەین کە ناڵێن بکەوینە داوی ئیمپریزمەوە بەڵام دیراسەیەکی تەجریبی بێ لەسەرەوەی کە ئێمە چۆنی ئەتوانین وەزئی چینی کارکرد لەم دۆخەی ئێستا بەرەو دۆخێکی تازە بەرین کامەن ئەو فۆرمانە ڕێکخراوبوون کە ئەتوانێت کۆمەکی ئێمە بکات دیارە لە بەرنامەی دووەممانە ئێمە توانین تەفسیلتر لەسەر مەسایلانە قسە بکەن و من نظری خۆم لەم بابەتەوە بەیان بکەم من ئەمەم هەبوو لەسەرم بەشە باشە زۆر باشە من ملاحەزەی کە بە مەگەرمەجان هەبێت بەڵێ فەرموو خۆی ئەو تۆ زۆر دروستە ینی مەسەلەن بێ ینی تیۆری و ئایدۆلۆژیا و ینی فکر ینی زۆر ضرورە بۆ حرەکەت ینی بەڕاستی حرەکەی کرێکاری و ینی حرەکەی شۆڕژگەڕانە بەگشتی ینی پیاەکانی کەسکە لە دەوروبەری طبقەی کارگەران و حتا خۆی ترکیبەی طبقەی کارگەری ئەمڕۆی دنیا ینی ئەوانە هەمووی پێویستی بەوەیە کە ینی تیۆری بەکار بێنێت تیۆری بەکارهێنان فەرقی هەیە لەگەڵ مۆزوعی نەقڵکردنی نەس و ئایدۆلۆجی گەریەتی و ئەو شتانی کە تۆ باسەکرد بەحسەکان ئەوانە نییە بەڵام حتا لە مۆزوعی ئایدۆلۆجیە لە مۆزوعی کەڵچەرە ئێمە ئەم شتێکی باشی کردووە تاڵە من لە خلانی نەقدی لە کەڵچەرەوە جاری کێمەوە بۆی هینەکە ئیسپات کەمەوە ینی نظریەی مادی کلاس ستراکچەر ینی نظریه تیۆری مادی بنیادی طبقایەتی ینی ستراکچەری طبقایەتی جاریکە بێنێتەوە ئاراوە بیکە بە ئەساس بۆ مۆزوعی تەحلیل ئەمە زۆر دروستە ئێمەش بەڕێی من ینی مۆزوعی ئەوەی کە باسی کەڵچەر دەکرێت حتا بۆ مارکسیستەکانی ئەمڕۆ بۆ حرەکەی کرێکاری ئەمڕۆ ینی فعلا ئەم تیۆریە تۆ بێ بەکاری بێنی ینی وە بەشێکە لە يعني حتى وەڵامدانەوەی پۆستمۆدرنیزم وەڵامدانەوەی ئەم کەڵچەریستانە وەڵامدانەوەی ینی تەطبیقکردنی تیۆری مادی مارکسی بە معنای کەلیمە ینی بە تیۆری مادی تاریخی لە بەرامبەر زەواهیرەکانی ئەمڕۆیە و بەوەی کەوت و بە فاکتیش ینی بە تەجریبی شت تحلیلکەیت ئەمانە هەمووی زۆر ضرورن ئەمڕۆ تەمەن دنیای ئەمڕۆ زۆری فەرقە تۆ ئاگاداریەوە هەیە کە مەسەن مارکس وەختی خۆی داوایە کرد کە ینی پرسیارێکی زۆری داناوە کە چۆن تەحقیق کرد لە وەستی طبقەی کارگەرە ینی تۆ تەسەوور کە ینی بۆم ینی ئێمە کەیسە بڵێن خۆمان دەرگیرین ینی تەقاریری بەسیط لەسەر وەستی طبقەی کارگەر ینی ئەگەر ئێمە بتوانین هینێکی زۆر گەورە ینی وەکو چۆن بڵێ حملەیەکی زۆر گەورە کە ئەم تەقاریانە لەسەر وەستی طبقەی کارگەر عکسکەینەوە نەشتیکەین و نەشت بێ لەناو طبقەی کارگەرا خۆی بەدەر لە ئیحسایاتی دەوڵەت و هینی ڕسمی بەڵام ئەوەی کە بە طبقەی کارگەر خۆی چۆنەژی فئاتەکانی چۆنەژی مەشاکلەکانیان چی ئەمانە هەمووی بەشێکن لەم پرۆسەی بەرزکردنەوەی ئاگاهی و یەکێتی چینایەتی خەباتی چینایەتی بێکەوە بوون ئەمانە درستن هەوەی من لەگەڵیان ئەمەوە ئەمیش چۆتە سەرمانە هەرچەند ینی ئەم تەڵحەکەی ئەوە نییە کە ئەو جا بەباتەوە بەڕاستی ئەو کتێبەکە بەحسێکیکەی هەبوو بەڵام ئێمەکو استراتیژی حرەکەی سۆشیالیستی پێویستمان بە هەموو ئەمانەیە و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئێمە هین نەگرین ینی بەر نەگرین بە هیچ نەقدێ نەقدی کاڵچرالیستیت بە نەفسی منطقی مادی و نەزەری خۆمانە بێ جوابی بینەوە تەعمیقی پێ بین وەکو چۆن ئەم هاتووە ئەمەی هێناوە ئیلا حەدینا منەوە کە لەوان سەرکەوتوو بووە وەڵامەکانی بۆوانیاوەتەوە مەسەلەن حتا تۆش ئیشارەتی پێیان وەڵامەکەی بە پۆستکۆلۆنیالیزمی ئێدوارد سەعید ئەوەشی زۆر بەقووەتە ینی هێناوێتەوە لە ناو خودی کەڵچەرەکەی خۆیان سیستمەکەی خۆیان نەقدێکاتەوە ئێمەش بۆکو مارکسیزم بکەین ینی لە ناو خودی خۆیەوە لە کەڵچەر بۆ ئێمەوە نییە بنای فوقی بنای تحتی ئەساسە و بنای فوقی تابعی ئەوە و تاوە هینەکە داخیوان نییە یەکەم قۆناغەکانی گۆڕانی کۆمەڵ مۆیە جاران کتێبێ هەبوو ناویسم قۆناغەکانی گۆڕانی کۆمەڵ ئەم ڕۆژانە پرسیارێکم لەسەر دەرگین کرد لەسەر فەیسبوک گرتم باشە کۆیلایەتی لە ناو کۆمەڵگەی کوردستانە هەبووە
ینی هەستم کرد مەجموعەیەکی زۆر هەر لێم تووڕەبوون ئەمە چیان پرسیاراکەی تو چۆن کۆلایەتی نەبوو شتانە هەستم کرد ئەمە ئەسەری قۆناغەکانی گۆڕانی هینە کۆمەڵەکە وەختی خۆی جەلەدەباخ کردبی بە کوردی نازانم چێ دوو باسی سووری ژیانی کرمی ئاوریشمەکە ئەوە نیە لە قینەوە بەوە لەوە ئەبێ کێ ئەمەی داناوە ئەم قانونە چێ دانراوە ئەمانە بۆ ئەبێ ئێمە قاڵ ئەم زەینەتە قاڵبیێمان هەبێ جا لەبەرەوەی تۆ خەریکی پرسیارەکەی ئەرێت کۆیلایەتی هەبوو لە ناو کووردا لە ڕابردووە ڕاستە بنەوە لێتەوە نامە چێن پرسیارەیەکی تۆمەکەی واقعەتی هەیە با شەرتێک باسەکە هینێکی واقعیانی ئەم ذهنێتە دیترمینیستیە ئەم تێگەیشتنە بینایی فەوقی ئاوا بینایی تحتی ئاوا هێزەکانی بەرهەمهێنان ئەکەونە ناکۆچی و لەگەڵ پەیوەندەکانی بەرهەمهێنانە ئەمانەت هینن ئەمانە مەسەرەن کۆمەڵێک هینن تعبیراتن بۆ لێکدانەوەی کۆمەڵگا نەک بۆ باسکردنیەوەی کابێ استراتیژت چی بێ من بڵامەگەمە بوارم بێت ینی زانی چۆن خۆی ئەوەی کاوە تۆ ناکۆکی بین هێزی بەرهەمهێنان و عیلاقاتی بەرهەمهێنان خۆ واقعاتی ئەمڕۆیە زانی لە هەموو وەخت زیاتر واقعاتی ئەمڕۆ بەڵام بێ بە عام نە بە قسە نا ئەبێت لە وەقایعی وەکو چۆن ئەمەڵێ لە کڵاسفەکچەرەکە لە بنیانی چینایەتی حرەکەتی سەرمایە و ئەم عیلاقەی کە زاڵە لە عالەمە لەما ئیسنتاجێمە بکەیت چۆن ئەمە گەیشتۆتە بنبەست و ینی ئەم تەناقوزە هاتۆتە ئاراوە ینی بەم شکڵە گەورەی کە ئێستا هەیە ئەمانە هەمووی بەڕاستی بەحس و تابعی یاخود شێوازی بەسەرەن بەرهەمێنان کۆمەڵایەتیە تابعی بەرهەمێنان کۆمەڵایەتی تابعی ملکیت خاصە ئەمانە لە تەناقوزان لەگەڵێکا ڕاستە بەڵام تابعی بەرهەمهێنان کۆمەڵایەتیە لە کۆمەڵێک مەسائلی مشخص و دیاریکراوە ڕەنگ ئەداتەوە ئیفتیکار لەوەیە تۆ بچی دابنیشی ئەمانە بدۆزیتەوە تەعاملیان لەگەڵا بکە ژناوە نەبوو بە قسە و بەکار و ئەوانە تۆ دابنیشی هەر باسی هەر فۆرمە هینەکانی ڕابردوو بێنیتەوە و هەر باسی مەجموعەیەک تێکستی دیاریکرا و کەی تۆم تێکستانە بڵیتەوە بەبێ ئەوەی ئەم تێکستانە بە تۆ ڕێگا نیشان بدا کە ئەبێ لە واقعی عملیات چی بکەیت چونکە من ینی دیێڕێک و باسێکی ئەمە من هەستەکەم ئەتوانێت کۆتایی ئینەکە بێ لە نەزەر منەوە تێڕوانینی کاڵچرالیستەکان و ئەوانەی کە کاڵچەرەکەن بە ئەساس و بە بنەما بۆ ئەوەی کە چینی کارگەر بۆیە تەستیم بە سەرمایهداری بۆ لەبەرەوەی بیر و بۆچوونی خراپ بەسەر مێشتیا زاڵ بووە تەواو نادروستە و تەواو جێگای ئینتیقادەوە تەواو جێگای ڕەخنەیە و لە هیچ جێگایەکە پەنابردن بۆ مەجموعەیەک شتی مۆراڵی وە زیندووکردنەوەی مەجموعەیەک بڵین تێگەیشتن و ئەوانە ناتوانێت ئێمە لە سەرمایهداری ڕزگار بکە بەڵام لە لایەکی ترەوە گۆڕینی ستراکچەری چینایەتی بۆ فۆرمی چینایەتی یاخود بۆ فۆرمێشنی چینایەتە بۆ دروستکردنی چینەکان ڕیزبەندی چینایەتی یا ئەوەی کە پێی وترێ کارگەر لە چینێکەوە بۆ خۆی لە چینێکەوە لە خۆیدا بۆ چینێکەوە بۆ خۆی پرۆسیسێکی حتمیەت نییە پرۆسیسێکە عنسوری بڵین ئاگا عنسوری فعال لە ناو کۆمەلگایە بە بەشداری تیا بکە پرۆسیسێکە پێویست بەواکە زمینەی مادی بۆ تەرخان بکرێ نەگەوەی چاوەڕێ بین و حتمی بێ بەلامانەوە کە بڵین ستراکچەری چینایەتی یاخود پێک هاتەی چینایەتی کۆمەلگا حتمما ئەگۆڕێ بە ناکۆکیێکی چینایەتی زەق لە نێوان چینەکانەوە سەرنجام شۆرشی لێ بەرپا بێ یاخود ئەوەی کە چینی کارگەر لە چینێکەوە لە خۆیە حتمما ئەگۆڕێ بە چینێک بۆ خۆی و ئەم پرۆسەیە ئەچێتە پێشەوە بەبێ ئەوەی هیچ بەرگریەکی لە بەرامبەرە بێت نەخێنم پرۆسەیە پێویستی بە نەخشەدانان هەیە پێویستی بەوە هەیە عناسری وشیار لە ناوچینی کارگەرە بەشداری تیا بکەن و ئەم پرۆسێ بەرنە پێشەوە ئەمە تێگەیشتن و ئینتیباعی منە لە کۆتایی عرضکردنیان کتێبێ زۆر باشە دەست خۆش تۆ هیچ قسەیەکت هەیە مۆیت بۆ کۆتایی هات تەسەوڕ دەکەم هەرە و قسانەیە یعنی باسمان کرد ینی خلاصەکەشی تۆ باس کرد ینی با زۆر هینی نەکەین تەسەوڕ دەکەم باشاوە زۆر باشە دەستی خۆش بێ و زۆر سپاس بۆ ئەم بەشداریە پێما بێ گفتوگویەکی بەپێزمان هەبوو گفتوگویەکی بەرهەمدارمان هەبوو مێدەوارم بینەرانی شەروای ببینن و
چاوەڕوان بن بۆ بەشی دووەمی ئەم باسە کە لەسەر بنەمای ئەم لێکدانەوانەی کە ئەمڕۆ کردمان و لەسەر بنەمای بڵین ئەو مەسائلانەی کە تیوریەکانی ناو ئەم کتێبە لەگەڵ خۆی ئەیهێنێ سەرباری ڕەخنەکردنی تەفسیلی کتێبەکە جارێکی تر قسە لەسەر تەطبیقاتەکان و ئەو بڵین پراکتیزەکردنی ئەم تیوران یاخود لەسەر ڕۆشنایی ئەم باسانی کە ئێستا کرا دۆخی چینی کارگەر لە کوردستانە چۆنە بینین و ئەو فرسەتانی کە لە بەردەم پێشڕەوی چینی کارگەر لە کوردستانە هەیە و کراوەتەوە چی لەگەڵمان من بۆ بەشی دووەمی بەرنامە و سپاس تا ئێستا بینەری ئەم بەرنامەیە بوو زۆر سپاس بۆ ئەیت زۆر سپاس و منیش دەستم هەیە بۆ خۆت و بۆ بینەران هەمویان سڵاوم هەیە بۆیان و دەستەکانە خۆش بە دەستخۆشانە لەکەم منیش پێم باش بۆ ئەم بەرنامەیان دەستخۆش هەربژین بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەیەمان کە ڕانان و هەڵسەنگانی ڕەخنەگرانەی کتێبی ماتریکسی چینایەتی بوو لەگەڵمان بۆ بەشی دووەم کە هەفتەی داهاتوو ڕۆژی یەکشەممە سعات 9 بە کاتی کوردستان پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێت تا بەرنامەیەشی تر بە شادی و کامەرانی تەنەسپێر